دیارە ئەمڕۆ ڕۆژێکی گرنگە لە مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستاندا چونکە ئەمڕۆ ڕۆژی شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستانە یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتای دامەزراندنەوە تا ئەمڕۆ کە تێداین و تا کۆتایی شڕی داعش و بە ئێستا شێوە ڕووباری خوێنی ڕشتووە و لە پێناوی ڕزگاری نیشتیمانیدا لە پێناوی دەستکەوتەکان پاراستنی دەستکەوتەکاندا ڕووباری خوێنی ڕشتووە و دایان چەندین سەرکردە و بە هەزاران پێشمەرگە و بە سەدان فەرماندە و کادری لە پێناوی ئەو لەو پێناوەدا بەخت کردو و کردوێتە قوربانی بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان دەبینین ڕووبارێک خوێنی ڕشتووە ناحەقی نییە کە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بە حیزبی شەهیدان بناسرێنین یەکێتی نیشتیمانی کوردستان حیزبی شەهیدانە کەواتە پێویست بووە زەرور بووە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ شەهیدانمان ڕۆژێک دیاری بکەین ئەم ڕۆژەش کە ئەمڕۆیە کە ڕۆژی 21 ساڵی 76 کە لەم ڕۆژەدا خاڵە شەهاب و ئەنوەر و جەعفەر بە دروشمی کەمژیان و کەڵژیان چوونە بەرپەتی سێدارە و شەهید بوونیان هەڵبژارد کە بەڕاستی ئەمە ڕۆژێکی گرنگ و لەو کاتێک یەکێتی نیشتیمانی کوردستاندا ڕۆژێکی گرنگە بۆ یەکێتی بۆیە لەسەر بڕیاری هەموو لایەک ئەم ڕۆژە بۆتە ڕۆژی شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆیە پێویستە هەموو لایەکمان هەموو ئەندامان و کادران و دەنگدەران و هەڤاڵان و هاوڕێیان و هەموو ئەوانەی کە دەنگدەری یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم ڕۆژە بە ڕۆژێکی گرنگ وەسفکەین بۆیە پێویستیشە بەڕاستی هەمومان بەیەکەوە وەکو ئەوەی کە بڵم دەست لەسەر سنگ لە بەرامبەر ڕۆحی پاکی مام جەلال و ڕۆحی شەهیدەکانماندا هەمومان بەڕاستی بۆ وەفا بین دڵسۆز بین بۆ ڕێبازە پیرۆزەکان و بە هیچ شێوەیەک لا نەدەین لەو ڕێبازەی کە شەهیدەکانمان لە پێناویدا خوان بەخت کردووە لە ڕۆژی شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو کادیرێک و وەکو کەسایەتی بنەماڵەی شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان سەر ڕێز و نەوازش بۆ گشت بنەماڵەی شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان دادەنوێنم و بە هیوام هەموو ئەو کادیر و لایانی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانیش ڕێز لە کەسوکاری شەهیدان و بنەماڵە شەهیدان بگرن هەر لەبەر خاتری بتوانن گەشە بە یەکێتیەکەمان بسەنێن.